سەربەشتی ئەم ڕۆژەمانە ئاشتی زانست کوردستانی ئاوەدانە ئەو دروشمەی سەربەشتی ئەم ڕۆژەمانە ئاشتی زانست کوردستانی ئاوەدانە سەیڕمی دەستی هێزی تێکۆشانی لەلاکەوە ناوی کوردستان نەزانی سەیڕمی دەستی هێزی تێکۆشانی لەلاکەوە ناوی کوردستان نەزانی بەیتوتابی ڕۆژی هەوڵە هەستەڕاوە یەکێتر کوتابیانە ماڵە ماڵە بەیتوتابی ڕۆژی هەوڵە هەستەڕاوە یەکێتر کوتابیانە ماڵە ماڵە سەرەتا ئەم ڕۆژە مێژوویە پیرۆزە پڕ لە داهێنانە پیرۆز بێ لە سەردەم خەڵکی کوردستان و لە قوتابیان و لە لاوان ئەمڕۆ یادی ڕۆژێکی مێژووی پڕ لە داهێنان دەکەینەوە کە لە ناوەڕاستی سەدەکانی ڕابردوو بیرلەوە کرایەوە کە بنەماکانی دیموکراسی ژیانی مەدەنی بە جۆرێک لە جۆرەکان ئۆرگانیزە بکرێ ئەگەر ئێمە تێڕوانینێکی ورد بۆ ئەم بیر و بۆچوونانەی سەدەکانی ناوەڕاستی سەدەی ڕابردوو بکەین بنەمایەکی فکری فەلسەفی قوڵی هەیە کە داڕێژەرەکەی باوکی ڕۆحی و نەتەوەیمان بارزانی نەمر و سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بووە پارتی بڕوای بۆ بووە کە دەبێ دیموکراسیەت لە چەمکەوە بکرێ بە کولتور و هەروەها هەنگاو بنرێ بۆەوەی کە ئێمە بنیادی کۆمەلگایەکی مەدەنی بکەین لە کوردستان لێەوە قۆناغێکی پتەوی بۆ دانرا لەسەر ئەو بنەما فکری و فەلسەفیە کە پارتی دیموکراتی کوردستان بڕوای پێ بووە قۆناغ بە قۆناغ ڕۆژ بە ڕۆژ ئەم بنەما فکری و فەلسەفیە زیاتر ڕۆچوە بە ناو سەرجەمکایەکانی ژیان و یەکێتی قوتابیان و لاوانی دیموکراتی کوردستانیش وەکو دوو ئۆرگانی گرنگی کۆمەلگای مەدەنی لە دایک بوون و وردە وردە نەشونمایان کردو و باڵایان گرتووە تا گەیشتون بەمڕۆ مێژوێکی پڕ لە سەروەری و پڕ لە داهێنانیان بۆ خۆیان تۆمار کردووە ئەم ڕۆژ کە یادی ئەم ڕۆژە مێژویە پڕ لە داهێنانە دەکرێتەوە جارێکی تر هەواڵانمان لە یەکێتی قوتابیان بەکردنەوەی پێشانگایەکی کتێب کە کتێب سەرچاوەی وشیاری و بیر و هزری مرۆڤەکانە کتێب پەرتووک یەکێکە لەو ئامرازانەی کە کوالیتی مرۆڤەکان لە ئاستێکەوە دەبا بۆ ئاستێکی بەرزتر ئێمە هەمومان بڕوامان بۆیە کە سەرچاوەی مرۆیی سەرچاوەیە بۆ هەموو سەرچاوەکانی تر بۆ ئەوەی کە ئێمە سەرچاوەیەکی مرۆیی کوالیتی بەرزمان هەبێ زۆر مرۆڤەکانمان خوێنەری باش بن یەکێک لە ئامرازەکانی تەشجیعکردن و هاندانی گەنجان بۆ خوێندنەوە کردنەوەی ئەم جۆرە پێشانگایانەیە چونکە بە یەک جار ژمارەیەکی زۆر ناونیشان بابەت لێرە نمایش دەکرێت و هەروەها لە ڕووی داراییشەوە داشکانی بۆ دەکرێت بۆیە دەرفەتێکی زیاترە بۆ ئەوەی کە گەنجانمان بتوانن سوود لەم جۆرە چالاکیانە وەربگرن دەستیان خۆش بێ بۆ هیوایی کە چۆن مێژویان پڕ لە سەروەریە داهاتووشیان ئاوا لە لووتکەی سەرکەوتن و سەروەری بێ لە 67مین ساڵێتی دروستبوونی ئەم دوو ڕێخاوە پێویستە شۆڕژێرە جەرورە پیرۆزبایان لێ یەکەین پێشەشی سەری ڕێز و نەوازش دانەوێنین بۆ شەیدی ڕیزی ئەم دوو ڕێخاوە سڵاوی ماندوویەبوونە نێرین بۆ تێکۆشەرەکانیان هەروەک بارزانی نەمر فەرموویەتی لاوان شوورەی پۆڵاوێن و قوتابیان سەری ڕمن هەر گەلێک پشت بە توانای قوتابیان و لاوانی ئەبەستێ چونکە ئەوانە ڕوخساری جوانی هەر میلەتێک نیشانەدەن بە تایبەت ئەم دوو ڕێخاوە نەوەکانی ئێمەیان فێری جانی شۆڕژێڕی و فێری مقاومەت کرد بوونە قوتابخانەی پێگەیاندنی سەرکردەی شۆڕژێڕ و بە ئەزموون 67 ساڵە لە هەموو بوارە جاجەکاندا خزمەتێکی گەورەی ئەم گەلەیان کردووە بۆیە ئەبێ بە هەمومان پشتگیریان بکەین هاوکاریان بکەین بە شێوەیەک پەروەردە بکرێن
کە نیشانەی زیندوی ئەم گەلە بنوەکە لە ڕابردووەوە بوون. پیرۆزبایی گەرم ئاڕاستی گشتی چینی قوتابیان و لاوانی شووری پۆڵین دەکەین. پیرۆزبایی 66 ساڵە لە هەموو چین و توێژەکان دەکەین بە تایبەتی چینی قوتابیان. یەکێتی قوتابیانی کوردستان لە مێژووی ڕابردوودا کە خەباتێ و بە خەبات و بە زانستەکەی هەر بەردەوام بووە و ئێستاش لە قۆناغێکدایە کە بەڕاستی لە هەموو کاتێکا بە دروشمی نەبوونەوە و بەردەوامی ئێمە بەردەوامین لە نوێبوونەوە بەردەوامی کە لەم قۆناغەدا بە لەگەڵ هاوچەرخی هەموو قۆناغەکاندا دایمان بەبەرێکی نوێ خۆمان گونجاندووە. هەمیشە خواستی قوتابی هەرچێ بۆ ئێمە خۆمان کردێتە بەر ئەو بە پرسیارەتی کە قوتابی هەرچێکی پێویست بووە. ئێمە پیرۆزبایی 66 ساڵی دامەزاندنێکی قوتابیانی کوردستان لە تەواوی گەشتین توێژەکانەکەین. هەژدەی شوبات لە سەرجەم کادرانی ڕێکخراوەکەوە لە سەرجەم قوتابیانی کوردستان لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان پیرۆز دەکەین. ئومێدەوارم لەم ساڵە یادی 66 ساڵی دامەزراندن لێرەوە بەڵند و پات دەکەینەوە بۆ قوتابیان کە بە هەموو شێوەیەک لە سەرجەمدام و دەستگا حکومیەکان و لە سەرجەم شوێنە گشتیەکانەکە مافێکی ڕەوایان بۆ دابیمکەین و لە پشت مافەکانیان بین لێرەوە پشگیری تەواوی قوتابیان دەکەین لەگەڵ ئەوەیدان کە تەواو پێداویستەکانی قوتابیان فراهم بکەین. بە ناوی ناوەندی باڵایی دەوروبەری یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان لەم ڕۆژەیە پیرۆزبایی خۆمان لە جەنابی سەرۆک بارزانیەکەین. پیرۆزبایی لە تەواوی چین و توێژەکانی گەنجان و لاوانەکەین. هیوادارین ئەو پەیامەی کە لە ڕابردووە بە سەرکردایەتی باوشی ڕوحی نەتەوەی کورد بارزانی نەمر هەڵمانگرتە بوو لە داهاتووە ئەو پەیامە بە ڕوونتر بگەێنین بە توێژی لاوان و خزمەتی زیاتری توێژی لاوان بکەین. بە تەشید چالاشەکانی ئێمە یعنی چەندێتی و جۆریەتیە. ئەو چالاشانەش خۆی بینێتەوە لە حەز و ئارەزوو تواناکانی گەنجانە. ئێمە چۆنەڵی هەنگاوێک لە یەکێتی لاوان هەنگاوێک لاو دە هەنگاو لە یەکێتی لاوان ئەو لاوانەی کە توانیان هەیە ئەتوانن ینی لە ڕێگای ناوەندە باڵا و ناوەندە چالاشەکانمانەوە پەیوەندیمان پێ بکەن بۆ ئەوەی بە باشترین شێوە خزمەتی توێژی لاوان بکەین. لێرە و پیرۆزبایی گەرم لە سەرجەم قوتابیانی کوردستانەکەین و پیرۆزبایی لە هەموو قوتابیانی سنوورلقی 21ەکەین لە 66 ساڵی دامەزرانی یەکێتی قوتابیانی کوردستان و یەکێتی لاوانی دیموکراتی کوردستاندا لێرەوە پێمان خۆشە یەکێتی سەرجەم قوتابیان و لاوانی کوردستان دڵخۆشن بۆی کە ڕێکخراوێکی وەها هەیە کە داکارە لە مافەکانیان و پەیامیان ئەگەێنێت بە گشت گیانە و خۆشبەختانە ئێستا ئەوەی ئێمە ئاگادارین کە قوتابیان هەمیشە هەوڵیاوە نوێنەرایەتی هەبێت لە هەموو وڵاتە ئەوروپیەکان و زەمالەی خوێندن دەسەبەر بکە بۆ هەموو قوتابیانی کوردستان بەبێ جیاوازی و لاوان بە هەمان شێوە لە یەکێتی لاوانی ئەوروپایە ئەندامە. ئەمە جێگەی خۆشحاڵیە بۆ هەموو لاوان و قوتابیانی کوردستان لێرەوە پیرۆزبایی خۆمان ڕائگەێنین سەربەرزین کە ڕۆژانێک لەم مەشخەڵی ئەم کاروانەمان لە دەست بووە. پیرۆزبایی لە یەکێتی لاوانێکێتی قوتابیانی کوردستانەکەم هیوای بەروپێشچوونی زیاتر و چالاکی فراوانتر و خزمەتکردنی زیاتر با لایانی پەروەردە و لاوان و گەنجانەکەم. پەیامی ئێمە لە 16مین ساڵ ڕۆژی دامەزرانی ڕێکخراوی دایک ڕێکخراوێکی قوتابیانی کوردستان ئەوەیە لە ماوەی 16 ساڵی ڕابردوودا کە بەردەوامیمان هەبووە بۆ خزمەتکردنی چین و توێژی قوتابیان و هەروەها لە داهاتووشدا بەردەوامیمان دەبێت بۆ زیاتر خزمەتکردنی قوتابیان
بەبێ جیاوازی لە ساڵیادی دامەزراندنی هەردوو ڕێکخراوی یەکێتی قوتابیانی کوردستان و لاوانی دیموکراتی کوردستان کە ئەمڕۆ 18 شوبات ساڵ 67 ساڵیادی دامەزراندنی هەردوو ڕێکخراوەکەیە. بەم بۆنەیەوە پیرۆزبایی لە خۆمان و لە سەرجەم لاوانی کوردستان لە زاخۆ تا خانەخین دەکەین و پیرۆزبایی لە ئەو لاوە تێکۆشەران دەکەین کە ینی بەردی بناغای ڕێکخراوی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانیاندانا و لەسەر هەمویانەوە بارزانی باوەی جەنابی مەلا مستەفای بارزان کە وەکو فەرموویەتی لاوان شورای پۆڵایەنن ئێمەش هەر لەژێر ئەم ناو ئەم شیعار و ئەم دروشمەدا 67 ساڵ خەبات و تێکۆشان کراوە و ئەم ڕێکخراوی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان مەدرسەیەک قوتابخانەیەک بوو بۆ پێگەیاندنی چەندین سەرکردە و کادری بە ئەزمون و بەتوانە چ لە سلکی حکوومەت چ لە با بڵێن ڕیزەکانی بزافی ڕزگاری خوازی گەلی کوردستان و لەو پێنەوەشدا بەحقیقەت شەهیدی داوە و جگەلەوە ئەم یادا بەرز و پیرۆز بێ لە هەموو گەنجێک لە هەموو لاوێک لە هەر چوار پارچەی کوردستان لە هەر بەڕێزێک هەر لاوێک کە لە هەر جێگەیەکی کوردستان دەگمان دەبیستێت. سەرتا بە ناوی یەکێتی قوتابیانی کوردستانەوە پیرۆزبایی خۆمان لەم قوتابیانی کوردستان دەکەین و بە تایبەتی قوتابیانی سنووری سلێمانی وەک دیارە ئەمڕۆ 18 شوبات یادی 67 ساڵەی دامەزرانی یەکێتی قوتابیانی کوردستان و لاوانی دیموکراتی کوردستانە پیرۆز بێ لە هەردوو چینی پێگاتەی ئەم کۆمەلگایە وەک دیارە یەکێتی قوتابیانی کوردستان هەمیشە ناوەندێکی پێگاندنی ئەکادیمی ڕۆشنبیری و هونەری بۆ پێگانی تاک و دەرخستنی توانەکان و وەگانی بە شوێنی مەبەست ئێمە بەڵێن دووپات دەکەینەوە کە هەمیشە سەرڕمین و ئەم سەرڕمە هەتا شوێکی ئەکادیمیتر بێ زیاتر کاریگەرترە بێ بۆیە دووبارە پیرۆزبایی لەم قوتابیانەکەن و قوتابیانی سلێمانی بە تایبەتی. 18 شوبات ئەو ڕۆژە مێژوەیە کە تیایدا ڕێکخراوی دایەک یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان تیایدا دامەزرا 67 ساڵ لە خەبات پیرۆز دەکەم لە سەرجەم کوڕ و کچە لاوەکانی هەموو شاری سلێمانی بە تایبەتی و سەرجەم هەرمی کوردستان و هەموو جیهانیش بەگشتی. ئێمە پامان لەم ڕۆژەدا ئەوەیە کە وەکو چۆم لە ڕابردووە لە سەردەمی شۆڕشە بەردەوام بووین لە خەباتکردن لەم سەردەمەشدا وەکو لاوێک بەردەوام ببین لە خەباتکردن بە شێوکی مەدەنی بۆ کوردستانێکی دیموکراسی مەدەنی. بە بۆنەی 18 شوبات 67 ساڵی دامەزراندنی هەردوو ڕێکخراوی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان و یەکێتی قوتابیانی کوردستان گەرمترین پیرۆزبایی ئاڕاستی سەرجەم قوتابیان و لاوانی کوردستان و سەرجەم لاوانی ئەم پارچەی کوردستان بە تایبەتی ئەەکەم. ئێمە وەکو یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان پەیمان ئەەکەینەوە هەمیشە خزمەتکاری ڕێبازەکەی سەرۆک بەرزانی بین وەکو کچێکی شەهیدی زیندوو وەکو نەوەی ئەیلول وەکو نەوەی گوڵان هەمومان شان بەشانی ئەوان باوکوبراکانمان هەنگاوەکانی ئەوان هەڵەگرین بۆ خزمەتکردن بەو خەونی کە بەرزانی چەند ساڵە هەوڵی بووە کە ئینشاءالله ڕیفراندۆممان بۆ کرد بگەین بە سەربەخۆیی کوردستانمان. لەم ڕۆژە پیرۆزەدا 18 شوبات لە یادی 67 ساڵی دامەزراندنی یەکێتی قوتابیانی کوردستان و یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان سەری ڕێز و نەوازش دانوێنین بۆ سەرجەم شەهیدانی ئەم ڕێبازە پیرۆزە و هیوادارین لە ئاز تمۆحی ئەو کەسایەتیە گەورانەی کە ئەم ڕێکخراوە پێیگەیاندون هەمیشە ئێمەش درێژە پێدەری ڕێبازەکەیان بین. سەربەشتی ئەم ڕۆژەمانە هەشتی زانست کوردستانی ئاوەدانە ئەو دروشمەی سەربەشتی ئەم ڕۆژەمانە هەشتی زانست کوردستانی ئاوەدانە سەیڕمی دەستی هێزی پێکۆشانی لەلاکەوە ناوی کوردستان دەزانی سەیڕمی دەستی هێزی پێکۆشانی لەلاکەوە ناوی کوردستان دەزانی بەی کوردانی ڕۆژی هەوڵە هەستا
بابا یەکێتی قوتابیانە ماڵە بابا قوتابی ڕۆژی هەوڵە هەستەهابا یەکێتی قوتابیانە ماڵە بابا شەهیدانمان مەشغەڵی ئەم ڕێگەمانە شایەتی هەموو خەبات و پێگەمانە شەهیدانمان مەشغەڵی ئەم ڕێگەمانە شایەتی هەموو خەبات و پێگەمانە ئەو پەرچەمەی ئەوان گرتیان بەدەستەوە سرودمانە هەڵدەبڵێوانە هەستەوە ئەو پەرچەمەی ئەوان گرتیان